ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وەکو کۆمەڵێک چالاکوانی بواری ژنان ناڕزای دەرەبڕین بەرامبەر ئەو بڕیاری پەرلەمان کە وا بڕیارە لە خولی داهاتوی پەرلەمانە هەر سێ لیژنەی کاروباری خێزان و منداڵ لەگەڵ لیژنەی ئافرەتان لەگەڵ لیژنەی مافی مرۆڤ بکرێتە لیژنەیەک. ئێمە ناوەستین و بە دوواداچوونەکەین بێگومان و لە کۆتایی ئەو مانگە دیسانەوە ئێمە سەردانی پەرلەمانەکەینەوە بێگومان بە هەمانگی لەگەڵ خوانێمە سوپاسیانەکەین کە ئامادەن کە گوێ لە ئێمە بگرن خانمانی پەرلەمان. ئێمە وەکو لێژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان پاڵپشتیان دەکەین. ئێمە لەناو هەوڵی پەرلەمان هەوڵی خۆماندا هەڵۆشاندنەوەی لێژنەی ژنان هەر سەرەتای دەست بەکاربوونی پەرلەمانی شەوڵێک درراکەوە لێژنەکە هەڵبۆشێتەوە، بەڵام ئێمە کۆمەڵێک ئیتفاقمان کردبوو کە دەبێت ئەو لێژنە سەربەخۆ بێ. ئەو کاتە ئێمە دەنگمان هێنا و لێژنەکە بە سەربەخۆی دانرا. ئەو بڕیارێک کە ئەو هەموارێک کە ئێستا دەرچۆ لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ ئەم خولی پەرلەمانی کوردستان نابێ، دەکرێت دوای پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە هەموو بەرگە و مادەکانی تەواو بوو، ئێمە هەر لێژنە خۆمان هەموارێک ئامادە بکەین، ئەو مادەی هەموار بکرێتەوە، داوا بکەین کە لێژنەکە سەربەخۆی بۆی کە خولی پێنجەم ئەو لێژنەی دێنە ئەو پەرلەمانتارانە کۆمەڵێک پەرلەمانتاری کە دەتوانێت داوا بکاتەوە پرۆژەکە هەموار بکاتەوە.